خۆشەویستان و خۆشەویستان بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک، ئازیزانی بەرنامەی شەوچەرە، خۆشحاڵ و ئاسوودەم بە دیدەنی ئێوەی ئازیز و خۆشەویست شاد دەبمەوە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی شەوچەرە. ئومێد دەکەم بەرنامەی ئەم جارەشمان جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێت. شەوچەری ئەم شەومان تایبەتە. ئەم شەو بڕگەی تایبەت، بڕگەی هەمەڕەنگ، بڕگەی جوان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادەیە. لە بڕگە هونەرێکە بە دەنگە خۆشەکەی هەردوو هونەرمەند کاک دڵشادی سەلاح داودە و کاکە بەڵێن فارس بە چەند گۆرانیەک بەرنامەکەمان دەڕازێننەوە. دواتر ئەچینە لای شعرە خۆشەکانی کەسایەتیەکی بەڕێز کە سەردەمانێک ئێمە هەروامانەزانین ڕاگەیاندن کارە، کەچی ئەوی شاعیرە ئای لە شعرە خۆشەکانی کاکە هاشم جەباری کە ئەم شەوچەرەکەمان ئەڕازێنێتەوە. دوای ئەچینە لای کۆمەڵێک مەتەڵ و قسەی نەستەق و بڕگەی هەمەڕەنگ. بەڵام ئەم شەوچەرەکەم تایبەتە، چونکە میوانەکانم زۆر تایبەتن. میوانەکانم ئەمڕۆ پڕن لە جوانی، هەگبەکەیان زۆر شتی تێدایە بۆ ئێمەیان ئامادە کردووە. ئەمڕۆ ژنان و ئافرەتان دەستڕەنگین، ناسک و جوان، پڕ لە ژیانەوە هاتوونە شەوچەرەکەمان ئەژێننەوە. ژن واتە ژیان، ئافرەت واتە ئاوەدانی. بۆیە ئەم شەو من شەوچەرەکەم بە ئاوەدانی دەستی پێەکە، بە کۆمەڵەیە کاری دەستڕەنگینی و قسەی ناسک و جوان و پڕ لە میهرەبانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئامادەیە. ئومێد دەکەم بەرنامەی ئەم جارەشمان وەکو بەرنامەکانی تر جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. بۆیە بە ناوی ستافی بەرنامەی شەوچەرەوە، بە ناو بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووکەوە زۆر بە خێراتنی میوانەکانم دەکەم و ئەچمە لایەن پیان ئەڵێم ماندوو نەبن، زۆر بەخێر بێن لە هەموو لایەک بەخێر بێن. سەرەتایی شەوچەرەکە لە دیمەنخانەوە دەستی پێکەم. دیمەنخان زۆر بەخێر بێ، ماندوو نەبی؟ زۆر سپاس جەناب ماندوو نەبی. هەر بژی سەرەتا پەیامی خۆ بگەینە لە بەرنامەی شەوچەرە و دوای گفتوگۆیەکەین پێکەوە. لێرە سڵاو دەستخۆشیم هەیە بۆ تەواوی ئامادەکاران و پێشکەشکارانی بەرنامەی کەناڵە جوانەکەی شاری کەرکووک. بە خێراتنی هەموو میوانەکان ئەەکەم کە ئەمڕۆ پێکەوە ئەم شەو پێکەوە دانیشتوین، بە هیوام بتوانین گفتوگۆیەکی جوان بە یادی جارانەوە بدوێن و قسە لەسەر بابەتە هەستیارەکانی کوردایەتی خۆمان بکەین. هەر بژی بە قوربانجارێکی تر ماندوو نەبن، شەوچەرەکەتان ئاوادان کردەوە. دیمەنخان ئاشکرایە بە تایبەتی لە ناو میلەتی کووردە ئافرەت یاخۆت ژن ڕۆڵی ئەگەر لە پیاو زیاتر نەبوو بێ هاوشانی پیاو بووە. ئافرەت لە هەموو کایەکانی ژیان لە کوردەواری ئەمە بەسم میلەتی کورد بەشداری کردووە. بۆیە ئێمە لە ڕوانگەی خۆمانەوە هەستمانە کرد ئەگەر شەوچەرەکەمان ئافرەتی تیان نەبێ واتە کەم و کوڕی تێدایە. ئەمڕۆ شەوچەرەکەمان ئافرەتی تێدایە. ئافرەتی کورد وشەیەکی نەزانیوە پێی بڵێن زەعیفە، ئەوە لە فەرهەنگێکی ترەوە هاتووە، واتە ئەبێ ئافرەتی کورد شان بەشانی پیاو لە هەموو کایەکانی ژیان بەشداری بکە. بێگومان شەوچەرەش وەکو هەر چەمکێکی تر ئافرەت بەشداری کرد لە ئامادەکردنی خواردن و شان بەشانی پیاو. بووم باز بکە ڕۆڵی ئافرەت لە شەوچەرە و بۆنە کۆمەڵایەتیەکان بەگشتی چۆن بووە لە ناو کورد. بەڵێ دەسەکانت خۆش بێ، سپاس بۆ پرسیارەکەت. ئەگەر باسێک بکەین ئەوە نەکەی کە خۆم بە بیرم بێت، تقریبان خۆم شتی هەشتاکانم هەمووی بە بیرە، هەر لە هەشتاکانەوە تاکو ئەم سەردەمەیشی پێوە بێ کە من چاوم بە دنیا هەڵهێناوە، ئەوەنەکەی کە هەستم پێ کردبێ و هەستم بە ژنایەتی خۆم کردبێ کە وەک ژنێک ئەو ئەرکە چییە بە من سپێرراوە یان ئەو مافەش چییە بە من دراوە. دیارە ئەرکەکە ئەوەیە کە ژن هەموو کاتێ بەڵێ ژیانی دروست کردووە، ئەگەر ژن نەبێ ژیانیش نابێ، جگە لە ڕۆیلی دایکایەتی، جگە لە ڕۆڵی ئەوەی کەوا کۆرپەکانی بە شیری خۆی گۆش ئەکا کە هەڵگری کۆرپەلەیەکە کە ئەمڕۆ ئەم کۆمەلگای پێ دروست بووە، لەگەڵ هەموو ئەوانەیە زەحمەتێکی زۆری چەشتووە، خەباتی کردووە، شان بەشانی باوکو و برا و پیاوەکان هەوڵی یاوە خەباتی کردووە، چ لە شاخ و چی لە شار. ئەوەی کە لە شاخە من بە بیرم بێ، من مناڵ بووم تازە لە تقریبا شتی هەشتاکان کە بەبیرم بێ لە 13 ساڵی و 12 ساڵی هەتا 14 ساڵی زۆر شتم بەبیر هەیە. ئەو کاتاگەر هەر سەیری خێزانەکەی خۆم بکەم
ئێمە لە گوندێک بووین گوندێکی کشت و کاڵی بوو گوندەکەمان سەرقاڵی کشت و کاڵی و مەرداری بوون لەگەڵ ئەوە کە ئەمبینی دایک و ئامۆژنەکان و پورەکانم بەردەوام هەر لە بەیانی هەتا ئێوارە هەموو کاتێک من کە سەیری ئاسمانمە کرد ئەستێرە بە ئاسمانەوە بوو دایکم لە گەرمەی ئیشکردنا بوو ئێمە مناڵ بووین هەڵ ئەسان یەکسەر لە شڵقەی مەشکەکەی دایکمان خەبەرمانە بۆ و لە باڕەباڕی حیوانەکان خەبەرمانە بۆ منم بەسەرهاتێکی خۆم حەز ناکەم باسی کەسی کە بکەم بەڵام من ئەو شتانە بە هەموو ئەو شتانە بە بەربای گوێمادرا و هەمووشی هەوڵم بۆەوە من لەبەرەوەی یەکەم مناڵی باوکم بوومە و کچیش بوومە باوکم حەو کچی بووە دواتر برام بووە باوکێکم هەبوو باوکێکی زۆر بەڕەحمەت بێوم فترەیەکی چەند مانگێکە ئێوە خۆش هەزار جار ڕۆحی ڕەوان بێت هەستم ئەکرد کە باوکم جگە لە کوردایەتی و هەستی نەتەوایەتی و پێشمەرگایەتی کە خەباتی ئەکرد لەگەڵ ئەوەیە هاوکارێکی زۆر باشی دایکم بوو خۆشەویستێکی زۆر باشی دایکم بوو دایکم لەگەڵ ئەوەیە چکە باوکم خۆشەویستی بوو دایکم هیچ کات هەستی بە ماندووبوونی ناکرد لەگەڵ ئەوە بەردەوام مناڵی وردی هەبوو بەردەوام لەگەڵ ناو زەحمەتەکانی ژیانە بوو بەڵام لەگەڵ ئەوەی ماڵ و میوانداری و شەوچەرەکانمان بەردەوام بوو تێر و تەسەل بوو هەموو شەوێک کە تۆ بەو هیلاکی و دووبوونە گەرما بواە گەرما بوو سەرماش بواە بەفر و باران ئەو کاتەوەک ئێستا نەبوو بە بیرم ئەهات ئەگەر بەفر و باران بباریایە ئەو ئەی بەست تاسی ڕۆژ ماڵات و شت نێتوانی بچێتە دەرەوە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەیە بەردەوام ئاگر و کوانویان بەکارە هێنا وەکو ئەو کانووی کە ئێستا لەوێ ئاویان پێگەرمە کرد و چێشت وشتیان پێ لێ ئەنا و حیوانی کوردەواری یعنی بڵێن حیوان سەر ئەبرا و قەل و قازی کوردەواری سەر ئەبرا بەڕۆنی کوردەواری خواردنی خۆش لێ ئەنرا و مناڵیان گەورە ئەکرد ئێمەمانان کە گەورە بووینە لەژێر ئەو سایە خۆشەویستیا گەورە بووینە لەژێر سەقفی ئەو پڕ خۆشەویستی میهرەبانی و پڕ کوردایەتی گەورە بووینە بەڵام ئێستا ئەگەر ڕەنگە دواتر بینە سەر ئەوەی مەقارنەیەکی ئێستا و ئەو سابکەین بینە سەر ئەرکەکانی دایک هەموو کاتێ بە ڕۆژ ئەوەندە ماندوو بوو بەڵام بە شەو ئەوەندە دەم بە پێکەنین بوو کە یەکسەر شەوان میوانەکانت ئەهاتن بۆ شەوچەرە دائەنیشتن لەگەڵ هەموو ئەوانەیە ئەو شەوچەرەی خۆی ئامادە ئەکرد ئەمە میێوژ و گۆز و حەلوای شەکر و کۆمەڵی خواردن و کولی چە و ئەم شتانە ئامادە ئەکرا شێلم ئەکڵێنرا بەڕوو ئەبژێ ئەیان برژان قارچێک دوومەڵان هەموو ئەم شتانم هەموو بەبیرە لەناو خێزانەکانە ئەو کاتەش وەک ئێستا نەبوو ئێستا بەداخەوە لەگەڵ وڵاتێکی پێشکەوتو لەگەڵ هەموو ئەو ئالێتە پێشکەوتوانەیە جیاوازی لە بینی کچ و کوڕاکرێ بەڵام لەو سەردەمانە هیچ کاتێ من جیاوازیم بە جیاوازی کچ و کوڕ نەکردووە هەموو لە خێزانێک کچ و کوڕ پێکەوە فیرار و پێشمەرگە پێکەوە لەم قسانی تو من پرسیارێکم لەلا دروست بوو باشە ئەگەر جاران ئاوانیە و ئێستا ئەم جیاوازەیە هەست ناکەی ئەمە فەرهەنگی کە هاتەتە ناو کوردەوە ئێمە جاران ئەومان نەبووە هەست ناکەی ئەمە ئیتر ئەمە فەرهەنگی ئێمە نییە فەرهەنگی ئێمە ئافرەت شەڕواڵی کردە پای لەگەڵ پیاوە سەپانی کردو و درەوی کردو و بگرا زۆر لەوەش ئافرەت لە ناو کوردە ڕابەرایەتی لەشکری کردووە وایە باشە چجا ئێستا لەم سەردەمە تەکنۆلۆژی ئەمە بە ئافرەت بڵین زەعیفە ئەمە فەرهەنگێکی تر نییە بەڵێ ئەوە وشەیەکی زۆر ناشرینە ئەو هەر کەسێک ئەو شێ بەکارەهێنێ ئەوە لە هەستی ژنایەتی ژنی کورد تێنەگەیشتەوە بۆی ئەو شێ بەکارەهێنێ ئەوە وشەیەکی زۆر ئەتوانم بڵێم هین ئەو کەسانەیە کە کەسەکان خۆیان لاوازن بۆیە ئەوانە بەکارەهێنن نایەنەوێ ژن لە خۆیان ئازاتر و بەقەوەتر بێ و ژنی ژنانەمان هەبێ ئەوە مەبەستی دەربڕینی ئەو شەیە کە هەر کەسێ بەکاری ئەهێنێ من وای ئەبینم کە ئەو کەسە خۆی زەعیفە بۆیە وشەی زەعیفی بەکارەهێنێ دەستەکانت خۆش بێ بە قوربان بەڵێ بەتەکید ئەو کەلتورە یان ئەو دابوونەرێتی کە ئێستا لەناو کەلتور و دابوونەرێتی ئێمە نەخێر هیچی هین کوردەواری نیە و هەموو هەڵگری نەتەوەیەکی ترین کە ئێمە ئێستا شانازی پێوە ئەکەین و ئەی پۆشین دەستەکانت خۆش بێ ومێ دەکەم ئیتر ئێمەش بگەڕێنەوە سەر ڕەچڵەکی خۆمان چکە هەر گەلوونەتەوەیەک نەگەڕێتەوە سەر دابوونەریت خۆی قەت مرتاح نابێ و ناژی دەستەکان خۆش سپاس بۆ زانیاریەکانت ئەچینە لای فەخریەخان فەخریەخان زۆر بەخێربی سپاس دەکەم دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامەیە سپاس بۆ ئێوەش ماشەڵڵا تۆ هەر پۆشاکەکەت وام لێکا پرسیار ئەوەت لێ بکەم بڵێم بینت چۆنە لەگەڵ پۆشاکی کوردیە وەڵی زۆر بینم خۆشە هەتاوەکو تقریبان ساڵی نەوەتەکانیش بەس بەجلی کوردیەوە بوومە بە هەموو لە کاسبیە لە ئیشە لە مناڵ بەخێوکردنە هەرجلی کوردیم پۆشی ماشەڵڵا ئەوەی سرت ئەوە چی پێڵێن ئەمە وەڵی نازانراوی پێڵێن کاتی خۆشتانەوەبزان دەستکردە گوڵنگی پێڵێنوانی بەڵێەوە بەدەست دروست ئینجاوە هەیە لە جیاتی وەبزان لیرەی لێدا ئەکرێوانە زۆر باشە با باسێکی
جارانی گوندەکەی خۆتان بکەین جیاوازی ئەو کاتە و ئێستا ژیانی گوند هەرچەنە سەخت بوو بەڵام ئەو میوانانەی کە دێنە ئێرە ئەیان دوێنم هەمویان ئەڵێن جاران مرتاحتر بووین باشە بوو بەو سەختیە ئێستا هەموو شت فراهەمە و هەر جارانیش خۆش بوو جاران خەڵک سادە بوو خەڵک تەماحکار نەبوو وەکو ئیستاکە یعنی خەڵک زۆر فەقیر بوو هیچی نەبوو بخوا بەڕاستی ئەوەی بەدەستی خۆی پێیای نەکردایە نەبوو ئیتر وەکو ئالێتی ئەو ئالێتە پێشکەوتوانەی ئیستا نەبوو دەڕاستە نەبوو ترێکتەر نەبوو ئەو شتانە نەبوو هەمووی پیاو ئەچولەوە دەشتە و عیشانەی ئەکرد تەبعەن ئافرەتیش ژنانیشان بەشانی پیاو ئەو عیشانەی کابانی ماڵیش بوون مناڵیشیان بەخێوە کرد و یارمەتی پیاویشیانەدا لە هەموو عیشەکانی دەشتیش ئەو جا ئێوارانیش کە پیاو بەهاتایەتە ماڵەوە بە زەردەخەنەیەمان دوێتی ئەو پیاویان دەرەکرد بێگومان شەوچەرە ئامادەکرا ئیتر میوان ئەهات دراوسێ هەمووی هاموشۆ یەکی ئەکرد شەواندا پەیوەندی کۆمەڵایەتی خۆش بوو زۆر فەرق و جیاوازی نەبوو لە بین جیران و یان ئەمە خزمە ئەمە بێگانەیە ئەو شتانە نەبوو ئیتر خواردنی خۆش ئامادەکرا شەوان مەتەڵ ئەوترا کەڵاوێن ئەکرا ئەم شتانە هەمووی ئەکرا لەناو شەوچرە فەخریە خان لەناو شەوچرە خورما و کونجی ئەدرا لەیاتە ئەوە چۆنەکرا بەڵام خورماکە ئەکوترا خورماکەیان ئەکوتا و کونجیان پێوە کرد و تۆپیانە کردایەنە اینجا ئەوە خڕخڕ تۆپتۆ ئەوانە ئینجام بیسوماڵێن یعنی ئەوانی کڵاوێنەکەیان ببردایەتەوە ئەوانە ئەیان خوار ئەوانی بدۆڕیان ئەبووە سێرێنیان بڵێ کورە کەڵاوێن ئەوەی بدۆڕایە هەبوو مریشکی کوردیانە هێنا سەریانە بڕی ئەیان خوارد قەلیانە هێنا سەریان هەر کابانی ئەو ماڵەش دایکی ئەو ماڵە ینی ئامادەیەکردنی ئارەوەڵا دایکی ئەو ماڵەوەکو ئیستا تەباخە بوو نەغاسە بوو بەکوانی و بەدار ئەکرا و هیچ باندووبوونیشیان نازانی و هەموو شتەکەیان بە خۆشحاڵی و دروستە دەی هەزار سڵاو و حرمەت و مەحەبەت بوو ئەو دایکانی کە ڕۆژانی بوو ئاوە ڕەنجیان کێشاوە دەست خۆش بێ فەخری خان سپاس بۆ زانیاریەکانت جارێکی ترماندوو نەبی بەڵێ خۆشەویستان و ئازیزان ئەمانە نیوەی کۆمەڵگان و دایکی نیوەکەی تریشن دایکایەتی واتە مەزنایەتی دایکایەتی واتە سەربەرزی بۆیە ویلیام شکسپێر ئەو نووسەرە گەورەی جیهان هەمیشە ئەڵێ ئێمە کە ئەڕۆینەوە بۆ ماڵ هەموو جار لە دەرگاوە کە بانگەکەین ئەڵێن دایە یەک جار ئەڵین باوکە ئەوش بڵێ ئەڵین دایکمان لەکوێیە بۆیە هەمیشە دایکە و هەر بە دایکاتی و بە مەزنایەتی ئەمێنێتەوە ئەچمە لای هونەرمەندی ئازیزمان کاکە دڵشادی سەلاح داودا کاک دڵشاد زۆر بەخێر بێ ماندوو نەبی سەرەتا من دەستخۆشی لە کەناڵی کەرکووکەکەم بۆم بەرنامە جوانە بۆ ئەم بەرنامە کەلتوریە بۆم بەرنامە شرینە دووبارە دەستخۆشیش لە جەنابتانەکەم وەڕێز و احترامەیە بۆم میوانە خۆشەویستانە هەربژی بە قوربان زۆر سپاس کاک دڵشادگیان وێ ڕای کارە جوانەکانت کە ئێمەی سەر ڕۆژانە هەستی پێکەین لە کۆنسێرتەکان و لە ئاهەنگەکان ئەمە پرسیاری ئەوت لێکم بەرهەمی تازە هیچت بەدەسەوەیە بەڵێ سیانزە بەرهەم خۆمەیە تازە ماشاء الله دەباسی ئەومان بوو کە ئەمە سیدیە کلیپە لەکوێ تۆمارت کرد و ئاوازەکانی هیچیان ئاوازەکانی هەمووی خۆمە بەڵێش تێکستەکانیشی وابزانم 6 گۆرانی لەمێوە ڕێز و احترامەیە شاعری بەرز و بەڕێز ئەحمەد محەممەدەنی کاک ئەحمەد شاعر ئەوانەی تریش تێکستەکان ترش شاعر زۆری تیان بەڵێ فۆلکلۆری تێدایەوە لەکوێ تۆمارت کردووە وڵای لێرەوە ڕێز و احترامەیە بۆ کاکە محەممەد تایر خۆمان پێشکەشکاری کەناڵی کەرکووک ئای خۆشەویستیمان برای عزیزمان کاک محەممەد تاهیر هەروە بۆ کاکە مەدیر خۆمان ئەمە بەڵێ کلیپیا بەدەستمەوە کلیپێکشا بەدەستمەوە لە هەولێر ئیشەڵڵا ئەگەر باشە بەخۆ ئاوازەکانی خۆمە تەنانەت تێکستەکانی نەبێ باشە ئەزیزەکەم سەرکەوتوبی ئیشەڵڵا دەبایسە بە هاوکاری برانی مۆزیسیان بچینە لای یەکەم بەرهەم بە دەنگی جەنابەت فەرموو کاک دڵشاد فەرموو
ئەم شەویاندا دڵم تەنگە ئەم شەویاندا دڵم تەنگە چاوم مەیلی خەوینە ئەو دەردەی گرتوویەتی دڵم ئەو دەردەی گرتوویەتی دڵم دەوای لەلای هیچ کەس نییە لە پاشان ساڵ خۆشەویستی پێت نۆشیم بادەی سەرماستی لە پاشان ساڵ خۆشەویستی پێت نۆشیم بادەی سەرماستی کە ئەم بینی چۆن نەتوانی وە غەریبێ بۆم دڵوانی کە ئەم بینی چۆن نەتوانی وە غەریبێ بۆم بڕوانی دنیایەکی سەیرازی ئەڵێ نەتناسی وەمەری دنیایەکی سەیرازی ئەڵێ نەتناسی وەمەرگی لە سزای عشقم ناترسی بۆیە لە ناپرسی بۆیە لە ناپرسی بغروری نهمواری بغروری نهمواری ای سلمینی خطاکاری ای سلمینی خطاکاری لیوان لیوی کاسی دلم غرقی غمی تویا گلم غرقی غمی تویا گلم بغروری نهمواری ای سلمینی خطاکاری بغروری نهمواری ای سلمینی خطاکاری لیوان لیوی کاسی دڵم یا غەرقی غەمی تۆیا گوڵم غەرقی غەمی تۆیا گوڵم دەستەکانت خۆش بێ کاک دڵشاد گیان گۆرانێکی زۆر زۆر خۆش هەر بژی یاخۆ ئەو دەنگەت هەروە بە زوڵاڵی جنابتان دیارە ئێمە لە درێژی ئەو با بڵین
دیاریانەی کەناڵی ئاسمانی کەرکووک ئێمە کەناڵ ئاسمانی کەرکووک هەر بەوە ناسراو بووە کەناڵێکی هەموو کەرکووکیەکانە و کەناڵێکین زیاتر ئاوڕ ئەدەینەوە لە ڕەسەناتی بەپێی ئەوەی بەڕێزت خاوەن ئەو دەنگە خۆشەی و بەپێی ئەوەی کوڕی هونەرمەندی گەورەی کورد سەلاح داودا ئەوە ئێمە بڕیارماندا وەکو کەناڵی ئاسمانی کەرکووک ئەلێرەوە کلیپێکت بۆ بکەین چاوتان ماچەکەم کاک شێروانجان ئەوان خۆیان هەمیشە وتویانە وەکوتم هەر کلیپێکم ئامادەیە کەوتەتە سەر ئەرکی ئەمانوە شعرەکەمیشی کاک محەممەد تایرە وە کۆفای بەبان خۆشەویستیمان بۆ هاوکاری عزیزمان کاک محەممەد تایر ئەوە برادرانی کەناڵی ئاسمانی کەرکووک بڕیاریاندا یەکێک لەو سیانزە تراکەت بۆ کلیپ سەلامەت بن من هەموویەوە برای منن جارێکی ترمان دوونەدی سڵاو لە ڕۆحی هونەرمەندی گەورەی گەلەکەمان سڵاح داودە لە درێژەی میوانەکان مەچمەلای ئەمیرەخان ئەمیرەخان زۆر بەخێر بێ مان دوونەبی سەرەتا پەیامی خۆ بگەینە دوایی قساکەین ئەمیرە حسێن ئەحمەد سەڵام لێبێتن دەستان ماچەکەم سڵاو بۆ بەرنامە جوانە دەستخۆشیتانێکم بۆ بەرنامە کوردەواری و کەلتوری کوردەواریە کە هەمیشە بمێنێت و هەمیشە سەربەرز بێ ناو کوردە هەر بژی بە قوربان جیاوازیەکی کاتی با بڵێن ڕەمەزان کاتی مناڵی جەنابەت لەگەڵ ئێستاە بێگومان جارانها هەندێک شت هەبوو ئێستا کاڵ بۆتەوە شتا مناڵی خۆتم بۆ باسکە لە ڕەمەزان چۆن ڕەمەزانی مناڵی زۆر خۆش بوو ئەو کاتە هەڵستاین هەمومان پارچێمانە کرد لە تەپلیانەدا و لە گەڕەکەکان لە تەنەگەشتیان لە تەپلیانەدا جیران یەکتریان ئاگدارە کردەوە باوکم خۆ ئافریکا هەڵستایی گشتمانی ئاگدارە کردەوە خۆمان حازرە کرد بۆ پارچە و ئیتر دوایی بۆ باربانک خۆمان حازرە کرد ئیترە ڕۆشتین لەگەڵ ڕەمەزانە زۆر خۆش بوو نازانم وەکو هەستێ مناڵی زۆر لامان خۆش بوو ڕەمەزان ئەلێمە کاتە قەت ناگەڕێتەوە ئینجا خۆمان ئامادا کرد بۆ جەژن ئینجا کە جەژن ئەهات لە ناوەڕاستی مانگی ڕەمەزانە شتمان ئەکڕی باڕ کەشتەکانمان لای سەرماندانا تا بەیانی ئەمانە جێژنە لە بەری ئەەکەی نەمانەزانی ڕەمەزان تامێکی تریە بوو تاکو بەیانی دوو جاشەڵەسەین سێرمانکەی بەیانی بکەینە بەرمانەوە تامێکی تریە بۆ کاتە جێژن و ڕەمەزانیش تامێکی ترە بوو ڕاستە هەموو شتێکەیە پێشکەوتووە شێت بەس نازانم هیچ لەزەت و تامێکی ئەو کاتی نەماوە چونکە ڕۆحەکان ئاسوودەنیە پەیوەندی کۆمەڵایەتەکان هەمووی یعنی و کاتە بوو مناڵەکەم جەباسێن بۆ لەم و کاتە زۆر خۆش بوو یعنی نازانم کە هیچی خواردنەکەشمانە تاکوانە بخواردنی کوردەواری بوو بەستام و لەزەتی خۆی هەبوو ڕاستە یاخۆ هەمیشە یادگاریەکانت خۆشی بێ لێوە چمەلای کوردستان خان کوردستان خان بەخێر بێ سپاس دەکەم ماندوو سپاس بۆ تۆش سپاس بۆ هەموو مستافی ئەم بەرنامە جوانە ئینشەڵا هەر سەرکەوتوو بن هەر بژی بە قوربان سپاس تۆ بزانم لە شتی فۆلکلۆری ئەوانە زۆر باشە زانی لە مەوزوعی درە و وانە مەڕداری و ئەوانە هەندێک شتی ئەوم بۆ بزانەکەنەوەی ئێستا یان ئەم خوشکە ئازیزانی کە تازە هەڵەچن لەو شتانە نازانن هەندێک شتمان بۆ باسکە نەریتی کوردەواری لە دەشت چۆن بووە لە دێکان و گوندولادیەکان بەڵێ وڵی من خۆم هەر مناڵی ئەم شارە بوومە چاوم لە کەرکووک بە دنیا هەڵێناوە بەس بە حکمی ئەوەی تر کە هاوسەرگیریم کرد کەس و کاری بڵێن هاوسەرەکەم لە هین بوون لە لادێ بوون ئیتر ئێمە ئەچوونە ئەوێ ئەماینەوە حیوانیان هەبوو خەریکی درەو بوون خەریکی مەرەزە و شتیوا بوون ئیتر منیش ئەچوومە ئەوێ ینی بەڕاستی خۆم لە هەموو شتێکە هەڵە قورتان دەست خۆش بێ دەستەوسان نەبووم چاوەڕێ بکەم یەکەم جار کە دەستم کرد بە مەشکەژەندن خەسوم خەعافیکە وتی ئەزانی بیژەنی خۆم نشکاندەوە وتم طبعا نەزانم خۆ قابیلە چییە هەر ئەبێ بزانم هەستام ئەو ڕۆشت ئەوان ڕۆشتن بۆ سەر مەرەزە چوم لە ئامۆژنی پیاوەکەم پرسی وتم چۆنە ژەندرێوتی ئاوەکەی تێکە و ماستەکەی تێک ئاو هابی بەستە ئاو هەیلەکە وەڵا ژەندم تەواوم کرد بەتاڵم کرد ئێوارە خەسوم هاتەوە وتی مەشکەت ژەن منشتم بەڵێ وتی کو با سەیرکەم هەڵی دایەوە کەرەکە لە ناو مەشکە کەرەیشی گرتو بوو یعنی تەواو وڵاوتی ئەو بوو کارەکەی تۆلۆی من زۆرترەوتم ئاخر من دەستم بە بەرەکەتە ئەڵڵا چەپڵێ بۆ کوردستان خان دەست خۆش هەر بژی ئافرەتی کورد ئەبێ ئاوها چاونە ترس و هیچ شتێ نەگەڕاوە دەست خۆش بێ کۆڵم کێشاوە لەگەڵیان حیوانم دۆشیوە یاخوا نمونەت زۆر بێ دەستکەنەی نۆکم کردووە ماشاءالله غەزورم درەوی ئەکرد خۆ عافریکایەخوا پیاوێ زۆر چاک بوو ڕەوانی شاد بێ درەوی ئەکرد ئەهاتە لامەویت وەرە ڕۆڵاموت بەڵێ ئەوی تۆ تەنها
ئەوەی دوای من هەڵگرا بۆ ئەموت بۆ مام حاجی ئەویت من بۆتە هۆنمەوە کە هەڵی ئەگری هیچ لە دەستت ناکەوێت الله یاخوا دەست خۆش هەر نمونەت زۆر بێ خوشکی ئازیزمان کوردستان خان جارێکی تر ئاوادانت کردەوە خوشکی بە ڕێزمانی لێوە بچینە لای سەلوەخان سەلۆخان ماندوونەبی زۆر بەخێر بێ دەستخۆشیت لێەکەم دەستخۆشی لەم میێوانە بەڕێزانە ئەەکەم هەر بژی بە قوربان ڕەمەزان مانگێکی پیرۆزە ڕەمەزان مانگێکی مبارەکە بەحسی قەدیم جاران بۆتانەکەم ڕەمەزان من دێتە بیرم دایکم بە ڕەحمەت بێ هەموو تەجەموعیانەکە خۆش بیت تەجەموعمانە کرد مەسەلەن هەویریانە کرد کورینچەیانە کرد هەموویان بر بۆ فرن لە تەپە دێتە بیرم حتا پاشێ و تەوامان تەواو بوو هاتنەوە بۆ ماڵ ماشاءالله هەمووی پێکەوە بوون ڕەمەزان ئێستا کەس ئەوهانی هەمووی حازر لە بازارێک کرێ ڕاست کورینچەیە معجەناتە هەموو لە بازار بۆ تێ ئەو لە زەتەی نییە وە قەدیمی جاران اینجا کە لە ڕێوە سینەکان ئەهاوردەوە ئەو کولیچێکی تام بووی خستەبانی لەبان فڵچەکە شەڕیانە کرد منەی دەم ئەوەی وابزانن هێلکەش سوور بێ جوان دەربچێت سوور بێ ڕاست بەڵێ باشتری لێزانی بە دا ڕۆژ پێش ڕەمەزان تەواو بێ جێژ نەدێ ئێمەیانە بردە بازار جلیان بۆمانەکڕی من دێتە بیرم دوو لە ئێوە جل و پێڵا و هەمووی لای سەرما بوو هەموو دەقەی سێرمە کردم کەی بەیانی دێجێژ نەبی کەمە بەر اینجا زوو بڕۆ بۆ سەیران تەپە مەرجوحە هەبوو چەلەک فەلەکیان پێوت پیار بوو لە تەپە پیانەوت سەلام قوت هەر ئەو دارە بوو ئەهات ئەڕێ ئەو مەرجوحە ڕاستە فەرمووی یاخوا هەموو یادگەوەریەکانت هەروە خۆشی و شادی بێ دەستی هەمووتان خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت خوشکی بە ڕێزمانن ئەچمە لای هونەرمەندی خۆشەویستمان کاکە بەڵێن فارس کاکە بەڵێن گیان ماندوونەبی زۆر بەخێربێی چاوەکەم کاک شێروانگیان ئێوەش ماندوو نەبن شەوی هەموو لایەک باش بێت بە هیوان شەوچەرەیەکی جوان پێشکەش بە خەڵکی بە شەرەفی شاری کەرکووک و شارەکانی دیکەی کوردستان بکەین لەگەڵ ئەم مامۆستا خۆشەویستانە و ئەم خاتونە بە ڕێزانە بە هیواین شەوێکی جوان بەڕێ بکەین. سپاس بە قوربان کاکە بەڵێن گیان بۆ ئەو کەسانی کە ئاشنای جەنابەت نەبوونە با بزانین بەڵێن فارس ئەزمموی هوەری تو لەکوێوە دەستی پێی کرد چۆن دەستت پێی کرد و ئێستا سەرقاڵی چیت بەڵێ دیارە ئێمە هەموومانەزانین کە بوونی هەر نەتەوەیەک پێوەستە بە کللتورەکەیەوە واتە کە بتەوێ دوژمن کە بیاوێت نەتەوەیەک بسڕێتەوە کللتورەکەی سڕێتەوە هەمجاری دواتر وردە وردە و نەتەوەی کاڵە بێتەوە ڕاست دیارە من ژۆک و گەنجێکی شاری کەرکووک هەستم بەو لێپرسایەتیە کرد کە لە ڕێگای هوەرەوە زمان بە وڵاتی خۆم بکەم خۆش هەربژی نمونەت زۆر بێ خزگام و گەنجێک ئاوە لە سەرەتاوە بەو شێوە دەستی پێ بکرای بڵێ ئیتر وەکو گەنجێک هەستم بۆ لێپرسایەتیە کرد و ئەمێ پارێزگاری لە شوناس و کللتور و ڕستانیاتی خۆمان بکەین دەستەکانت خۆش بێ تا ئێستا خاوەن چەند بەرهەمی بەخۆتی ئێستا سەرقاڵی چیت بەڵێ من وەکو خۆم تا ئێستا خاوەنی بەرهەمی خۆم نەیمانی ئەمەش ئەگەڕێتەوە بۆی کە بەداخەوە کە ئەم ئیشانی کە ئەیبینین ڕۆژانە لە شاشەکان و لە ڕاگەیانەکان ئەیبینین هیچی ڕستانیاتی ئەمە نییە بەداخەوە جێگای ئەسەفەیان یەتوانم بڵم تەماشاکەین کە لە کۆنا کۆمەڵەیە کەڵە هوەرمەندی بە ناوبانگ هەبوونە لەوانە مامۆستا حەسەن زیرەک مامۆستا ئەستاداودی ڕەحمەتی مامۆستا عەلی مەردان ئێمە بینین کاتێ من وەکو خۆم وەکو گەنجێک ئێستاش گویان لێگرمەوە ئەو لەزەتەی هەر هەیە کاتە چاوداخەمەوە هەستەکەم لە تەنیشمەوە ڕاست باشە کاکە بڵێن خۆی ئەڵێ بۆ هەر کارێک کاردانەوەیەکەیە باشە ئێمە ئەو کلیپانە ئەبینین ئەدی ئێمە ئیسە لە بەرەی ئەم لاین نابێ کاردانەوەمان هەبێ ئەی نابێش ئێمە هەنێ لە ڕەسەنایەتیش دروستکەین هیچ نەبێ بەر بەو تەوەژمە بگرین تۆ ئێستا وەکو ڕەسەنایەتی بیرت نەکردەوە تر کارێ بکەی کلیپێ گۆرانیە لەوشتیان وڵام من وەکو خۆم بیرم لێ کردوێتەوە بیرم لە ئیشێ کردوێتەوە ئینشاءڵڵا لە داهاتووە ئەگەر خوا یار بێت کلیپی بۆکەین و شتێک بەیوام شتێکی ڕستانیات بێت من ڕاستیمە ئیشێکی ڕستانیاتی کوردانە بکەم ئیشێ بکەم بچێتە ناو زۆرترین خەڵکە بەڵام ڕستانیاتی خۆمی ئێمەش بەڵێنە دەین خۆتیش ناوت بەڵێنە بەڵێنە دەین وەکو کەناڵی ئاسمانی کەرکووک تەواوی هاوکاریت بکەین چکە تۆ یەکێکی لەو گەنجانەی بە سەلیقە بیرەکەیتەوە دیارە منەمێ دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی کەرکەم کە هەمیشە باوەشی گەرمی بۆ هوەرمەندان و بۆ چینی ڕۆشنبیران و ئینشاءڵڵا هەروەش هەمان کردوێتەوە ئێمەش بە
هیوام هەمیشە لە خزمەت ئینشاءالله هەروەش ئەمێنین کەناڵی ئێوەیە ئەوەی لێرە کارمەندە خۆمان بە خزمەتکارە زانین چکە سەرنجام کەناڵی ئێوەیە و هەروەش ئەمێنێتەوە ئینشاءالله کاکە بەڵێنگیان با ئیسە بچینە لای گۆرانێک بە دەنگی جەنابن خزمەتانم فەرموو بەخوا مشينا حبيب جانب قندیل خدای برشه مسکینو گندینو خدای داوه هوادای حجم دیگ بریش مو خاطرانا به خوده بیم از نزانم تو چوای 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 جانا دو چاوی بازه چاوی بازه کنم
چاوی مەستم دەستەکانت خۆش بێ کاکە بەڵێنگیان گۆرانێکی زۆر زۆر خۆش و بەتام تێکەڵکێشێکی کورمانجی و سۆرانیش بوو ها پێشکەشتان بە هیوان بەدڵی هەموو لایە بۆ ئەوەی کە ئەوانی کە ئاشنانین ئەوەی سەرەتای خوێندت ئەو مەقامە ئەوە چی پێڵێن جۆرەکەی ئینەکەی بەڵێەوە دەنگبێژی دەڤەری بادینانە جوانە من زۆر حەز بوو ستایلەکەم جوانە ئەو کۆپلە بچووکێکە خوێناشم این هونەرمەندی کۆچکردووی ناوداری گەلی کورد شاکرۆیە شاکرۆ بەڵێ بەستەکەی دووەمش بەستەی مامۆسای خوارێ خۆش بوو مامۆسا حەسەن زیرەک بوو تقریبەن ئەچێتە لاوەکوانیە دەڤەری بادینان لاوک و لاوکێژانە ئەو شتانیانە هەر ئێستا دەنگبێژی دەڤەری سەرحەدوانە بڵێ جەزیرەی بۆتان بڵێ ئێستا کاک بڵێن ئەڵێن گوایە لاوک ئەسڵن هەر لە مەقام دەرچووی ساڵینەوە بۆ خۆی فۆرمە ستایلێکە بێگومانی سە مای بینەوە خۆشحاڵێ بۆ ئێمەی میلەتی کورد کە ئابینین کۆمەڵە ستایلێکی تایبەت بە کورد هەیە نەتەوەیەکی دیکە ناتوانێت خەریکە بە جیهانی شەکرێ ئەم نیشانە لە لۆکاڵی بوون دەرچوونە بوونە بە عالەمی ئەمە هەواڵی خۆش هەر ئەمای بینین ڕۆژانە لە ئێستا سۆشیال میدیا هەیە لە کەناڵ ڕاگەنەکانی بینین کە بوونە بە جیهانی بوون ئەمەش جێگای دەستخۆشیە جێگای دڵخۆشیە و ئێمەش ئەرکی ئەمەژەوەیە کە ئەم ڕەسەنیاتەی خۆمان هەیە کە دووبارە بیچ پێ نەبن جوێی خەڵکییا بوونەوە تا ئێمەش ئەگەر شتێکمان زیاتر نەبێت لە میلەتەکانی دیگەمان هاوشانیانی ئومێد دەکەم ڕۆژێک نەک هەر لاوە بگرە سیاچەمان و حەیران و ئاهەمووی ببێ بە جیهانی هیوانی ئیشاءالله دەستت خۆش بێ کاکە بەڵێنگیان ماندنەبی بە قوربان زۆر سپاس زولفت شۆڕکەوە با بدات لە ڕوون تۆز و ئارەقم بۆ بسڕێتەوە زولفت شۆڕکەوە با بدات لە ڕوون تۆز و ئارەقم بۆ بسڕێتەوە هەستی نامۆیی سەرمای ئەم شەوم لە سووتانێکە بیر بەرێتەوە بچۆ سەرباڵی فریشتەی سپی سەفەرێ بکە بۆ ئەم هەوارە بە دیار دووردەستی و ئەندێشەی تۆوە سەرتاپای گیانم کانگای ئازارە ئەنگوستی نەرمت بنیە سەرشانم بەڵکو لە خەودا ئارام بمتاوێ ئەنگوستی نەرمت بنیە سەرشانم بەڵکو لە خەودا ئارام بمتاوێ شەوێکی ئاوها مەگەر هەر تەنها هەناسەی گەرمی تۆ بێ و بمگاتێ سڵاو لە شاعری گەورەی گەلەکەمان کاک بەرزان هەستیار خۆشەویستان و ئازیزان ئەچینە دنیا جوانەکەی وێژەی کوردی ئەچینە وشەی ئەفسوناوی و شعر ئەمڕۆ شاعرێکی زۆر تایبەت لەگەڵمان ئامادەیە کە ئێمە ساڵانێکە وەکو ڕاگەیاندنکارێک ئەیناسین وەکو بێژەرێک ئەیناسین بەڵام زۆر بەمان بێخەبەرین لە ئەوەی کە ئەو نووسەرێکی باشیشە و 5 کتێبی چاپکراوی هەیە لەگەڵ ئەوەشدا خاوەنی دیوانێکی شعریە و شعرەکانشی زۆر بە پێز و جوانە دەبا ئەمڕۆ ئەوەش بخەینە سەر خەرمانەکەی و بڵین بەخێر بێ شاعیری ئازیزمان کاک هاشم جەباری بە چەپڵێ پێشوازی لە کاک هاشمەکەین کاک هاشم گیان زۆر بەخێر بێ ماندوونەبی زۆر بەڕێزن سەرەتا پەیامی خۆت بگەن و دوای گفتوگوۆیە وێژەیەکەین پێکەوە پڕ بەدڵ پیرۆزەبایتان لە یەکەم بژی بە قوربان بە هاتینی ڕەمەزان و دوای ئەوەش جەژن سڵاو لە کارمەندانی تەلەڤیزیۆنی کەرکووک بژی بە قوربان سڵاو لەو خوشکانە سڵاو لە تۆی بەڕێز عزیزی کاک هاشم سڵاو لە بینەرانیش هەر بژی بە قوربان سڵاو لەوانەی کە من بە ڕاگەیاندن ئەزانن نازان من پێش ڕاگەیاندن شعرم نووسیوە ئەی ماشاءالله کاک هاشم گیان دەبا گفتوگۆکانمان وەکو شاعر قسە بکەین ئەزمموی شعری لای تۆ چۆن دەستی پێ کرد یەکەم شعرت ساڵی چەند بوو و ئێستا خاوەن چەند بەرهەمی چاپکراوی شعریت وەکو دیوان مەبەسم فەرموو با لە زاری خۆتۆ ببیستین 5 سەرەتایی بووم کە شۆڕشی 14 تەموز بەرپاکرا بەڵێ عەبدولکەریم قاسم هاتە حکوم بەڵێ ساڵی یەکەم و دووەمی خەڵک زۆر خۆشیانەویست بەڵێ من ناڵێم 5 سەرەتایی بووم حەزم لێ بشتی بۆ بنووسم شعرێکم بۆی نووسی
دوو کۆپلەم لە بیر ماوە ئەڵێم هەر بژی ئەی قارەمان عەبدولکەریم پاڵەوان عەرەبە لەگەڵ کوردان فیدان لە ڕێی نیشتمان هەر بۆتەیە سەر و ماڵمان لەگەڵ ڕۆح و دڵ و جانمان هەر تۆی هێزی ئەژنۆمان قارەمانی نەبەزمان ئەمە تەمەنت 11 ساڵ بووە ئەمە پێنجی سەرەتایی ئەمە بۆ تەلەوەکان خوێندەوە بە مامۆستایە ون مامۆستا تاهیر خوا عەفویکە نەماوە گوتی بیخوێنەوە با تەلەوەکان بینووسن منیش خوێنمەوە کە گەیشتوە وشەی ئەژنۆ وتی ئەوە شعری تۆ نییە مامسا بۆ وتی لە هەولێرشیان من ئەو کاتە خوێندنم لە هەولێر تەواو کرد مامەسە باوکم کەرکوچیە بە لە ماڵەوە وا قسەکەین وتی نەخێن ئێمە ئەژنۆ بەکار ناێنین ئێمە چۆک بەکاردێنین بیسڕنەوە لە زەوقیدان بەڕاستی ئەجینا لەو دەستم پێکرد ڕاستە بەڵام دوای ئەوە شعرێکم نووسی بۆ ڕۆژنامەی ئەلئەخبار لە بەغا دەرەچوو دوای لاپەڕەی ساڵی 66 نووسیم ناردم بەڵام لە حوتی حوزێرانی 67 بڵاو کرایەوە من چی بڵاو کراوەم هەیە هەموو هەڵگرتووە لای خۆم ڕاستەکەی هەر هەمووی ڕاستەکەی تۆزێ وردی لە ئەرشیفانەت لە دایرەش چی کتابم هەیە و لەسەر بنووسراوە چی ئیفاداتم هەیە هەموو نووسیوە جانە کاکاشم 5 بەرهەمی چاپکراوت هەیە تایبەت بەخۆت یەکێک لەوانە دیوانە باسی ئەو دیوانە شعرم بۆ بکە ئەمە ناوی چییە ساڵی چەند چاپت کرد چەند پارچە شعر لە خۆگرێ من هەروەکوتم یەکەم شعرم لە ڕۆژنامەی ئەخبار بڵاو کرایەوە حوتی حوزێرانی ساڵی 1967 بەڵێ دوای ئەوە 4 بابەترم بڵاو کردەوە یەکیشان کورتە چیرۆکێک بوو بەڵێ ئەم ڕۆژنامەیە کە داخرا هەڵسام چی ڕۆژنامە و گۆڤاری کوردی هەبوو هەتا عەرەبیەکانیش شتم ئەنارد جگە لە شعر من بابەتی ئەدەبیشم نووسیوە ئەوانەی بڵاو کردناوە تا ئێستا هەموم هەڵگرتووە 121 مەقالەم هەیە وەکو چاپکراوەکانت من ئەوانەی کە بڵاو بووتە لە ڕۆژنامە و گۆڤارەکان 121 دانە هەرسام لەوانە بیرم کردەوە ئەم ئایەخانی خێزانم تەمان زۆر پژگیری کردم وهانی دام من کتێب بە چاپ بگەێرم چکە ئەمەدەوە هەیە لە جەردە نووسراوێتی خەڵک وتی نە ئەبێ بیکەیتە کتاب لە چاوی ئەم 5 کتابم هێنا بەرهەم یاخوا چاوی هەر خۆش بێ و 5 تریش بێتە بەرهەم ئینشاءڵڵا وەڵا خەریکی بە دوو قۆڵی شەکەی لە ماوە پیر و خەڕۆبن پێ با باسی دیوانە شعرەکەی گرنگ بوو مێژووی تەلەڤیزیۆنی کەرکووک لەبەر ئەوەی من 25 ساڵ جگە لە بێژەری سەرۆکی بەشی هەماهەنگی بووم بابەتەی لە تەلەڤیزیۆن بڵاون ئەکرایەوە بەبێ من بەبێ ئاگادە بەدەستخەتی من ئەنووسرا هەموو مادەکان کوردی و تورکمانی و عەرەبیش دیوانە شعرێکت باسی ئێستاوەکەی ناوی چییە دیوانە شعرەکە ناوی شەبەنگە بە عەرەبی ئەطەیفی پێ ئەڵێن چەند پارچە شعر لە خۆگرێ و لە کوێ چاپت کرد و بەڵێ شعرم زۆرە بەڵام ئەوەی حەز بکەیت بڵای بکەمەوە 84 پارچە شعری کوردی لەمانە 18 کراوەتە عەرەبی جوانە ئەمانەم هەموو لەو دیوانە بڵاو کردووە ئەوە ئێستا ئەو دیوانە بەردەستەوانە یعنی ئامە چاپ کراوە بڵێ ئەم ساڵ چاپ کرا ببورە ساڵی ڕابردوو نهایەتی 2000 جوانە یاخوا هەمیشە پڕ بەرهەمبی دەستەکانت خۆش بێ کاکاشم گیان ئێستا حەزەکەم بە هاوکاری برانی مۆزیسیان بڕێنە لای چەند پارچە شعری بە دەنگی جەنابەت شعرەکانم ئەوانەی هێناومە دوو پارچە شعر لەسەر داخوازی جەنابەت زۆر شعری حڕە باش کێش و سەروایە ئەیچێکە بە قوربان فەرموو ئەمانە دوو پارچە شعرە یەکێکیان دڵداریە یەکیان لەسەر کەرکووک تەواو بە قوربان فەرموو گەیشتی فەرموو کاکاشم گیان بۆتەی ئەوین خۆشەویستم دەیبێتە چەنێ توێنی و یەکتری بووین چەنێ بۆ یەک بە پەرۆش و تامەزرۆ بووین چەند ئەستێرە و چەند عاشق و ئەوینداری بێژمارە چەندی وەکو مەموزین و خورشید خاوەر شیرین فەرهاد چوونە ژێرگەڵ هەناسە سارد هەر من و تۆ بە یەک شاد بووین تا هەتایە
بۆ یەکتری پشت و پەنا و ئاو زاد بووین. هاوژینەکەم لەبیرتەکە تۆم ناسی بەبێ سێودوو دڵم پێدای خۆشم ویستی وەکو یەکێک لە ناو ئاودا بکڕێ ماسی. دڵنیا بوو خۆشەویستیم چەند گەورەیە و سنوور بڕە، نەوەک ڕووبار نەک دەریاچە، بەڵکو دەریای ترسناکیش لە ئاستیدا دەستە پاچە و کز و وڕە. ئازیزەکەم ئەی لەبیرتە چۆن پەیمانی دڵسۆزیمان بە یەکتردا، چۆن بەڵێنی ئەنجامدانی شۆڕشێکی دڵداریمان بە یەکتردا. لەبیرتە کە پێت وتم تاڵەکانی قژی خاوم لە یەکتری گرێ ئەدەم، سەرێکیان لە دڵی خۆمان سەرێکیشی بۆ خۆر ئەبەم، تا لە گڕی دڵی ئێمە و عشقی ئێمە خۆر بسووتێ و بتوێتەوە. زامن و تۆ دەبینە خۆر، لە بەندێنین ستەم و زۆر، لە سووتێنین دوژمنانی عشق و ئەوین، نەیارانی سەربەستی و ژینی نوێ بۆ گەردون و هەموو زەوی دروستەکەین. مژدەی بەهار بە گوڵ ئەدەین، بەم زۆرە بۆ باوەشی خوداوەندی تەبایی چوین، بە یەکجاری دەست لە بەلان و ئاوێتە بووین. من بەهار و تۆ گوڵستان بووینە مایەی خۆشەویستی بۆ زەمین و هەموو جیهان. ئەمەیان بۆ کەرکووکە، چکە کەرکووکیش خۆشەویستە. لە ئاسۆی ڕوونی تۆ هەموو شعر، هەموو ئەڤین، هەموو جیهان ئەبینم من. تیلەی چاوەکانت بەور ئاسا کەشتیەکە، بێماندوو بوون هەڕێ دەکات. مژدەی جەژن بۆ ئادەمی و سروشت ئەبا، چونکە من مرۆڤم خەو بە بەرەبەیان، بانجی یەزدان لە ناوچوونی ستەموژان دەبینم من. چاوەکانت هەڵۆ ئاسا دووری دەخۆن، بە هەنگاوی دلێرانە بەرەو مۆڵگەی دوژمن ئەڕۆن. هەڵبەستیشم بە دوات وێڵە، بە دوای دڵ و هەموو چاوێک عشقی تۆ بن، شەیدا و گەڕۆک و بێفێڵە. بۆیە هەرگیز خۆشم دەوێی هەموو ساتێ تۆ دەبینم، ئەتۆی هێز و گڕوتینم. گەر بمکوژن لەپەت بدرێم، سرودی خۆش بۆ تۆ دەڵێم، لە چاوی تۆ شعرم بۆ دێ. ئەم ڕۆژانە جارێکی دی خۆرم هەڵدێ، دەریا و خوێنی گەشت لەگەڵ چرۆی گوڵادەدا دەرئەکەون. خۆرم هەڵدێ، دەریا و خوێنی گەشت لەگەڵ چرۆی گوڵالەدا دەرئەکەون. دەشۆنەوە ساڕێژ دەکەن زامی لەشم. ئەم ڕۆژانە بۆ ڕووناچی شار و بۆ تۆ سرود و گۆرانی ئێژم، کە شەو لە پێڵووی هەتاوە بە ئاگادێ من تازی خۆر بۆ شازادەی ئەوینی خۆم، کەرکووکی گورد دائڕێژم. دەستەکانت خۆش بێ کاک هاشم گیان، بەڕاستی خامە ڕەنگینی، بەڕاستی شعرەکانە زۆر بە پێز و جوانە. بریە ئەمانە کاتی خۆی دەستی هونەرمەندان بکەوتای و ئیشیان لەسەر بکرایە بە گۆرانی. یاخوا هەمیشە پڕ بەرهەمبی، جارێکی ترماندوو نەبی، شەوچەرەکەمانە داوادان کردەوە. لێوە چینە لای ئایەخان هاوژینی بەڕێستان. ئایەخان ئەگەرەوە مایکە بگرێت دەستەوە، هەم نووسەر هەم شاعیر، دوایی هاوژینی کاک هاشم ماندوو نەبی، بەخێر بێ. جنابەت ماندوو نەبی، سلام علیکم، زۆر سپاس بۆ جنابەت، زۆر سپاس بۆ هەموو میوانە بەڕێزان و ڕەمەزانتان پیرۆز بێت و زۆر خۆشحاڵم. هەربژی بە قوربان. جارێکی تر ماندوو نەبی، بەخێر بێ. ئایەخان تەبیعی وێڕای خۆشحاڵیم و پیرۆزباییم و ئەو پەڕی دەستخۆشیم
نزاع كم أو تمني كما ولقل كاكاش ما نزاع كارم لكان قيد الموا هميشه بختور بن بيرو خربن بيكوا خواي جورا أوي خوشي بركة بخاطر نيوان تانوا تو بيتتهويني بينج كتاب باشا يعني بابوني تو بينج كتاب تشاب كرا كاكاشني شعر تقولي لما الله طبعا سون الله الشعر يعني أنا باس محبا بكم بو أبو خلو قد يعني شهادتي مجروحة بأبوها الله 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 دس خوش الحمد لله خو بباريس بو منو بو همو كسوكارك وخوش عليك أبو خلو طبيعتي خوش روحي سوك لمال همو تشتيك لدمي درب الشيء خوشة حتى جرجر ورصة لا شعبي أو يش خوشة الله الله كاك هاشم خوشة يستهمانا كاك هاشم بيرو خربن بيكو بقربان إن شاء الله آية خان أزموني نسين للايتو تو جنابت هم شاعري وهم نسريشي طبيعي بيشوي كاك هاشميش بناسي خو جنابت خاون سي كتابي أزموني نسين لايتو شون دسي بيكر هل لمنالي ودست بنسيكر إنجاية أو بابتاني كأي نسيت شيا بالله دس فكرت لفترة إعدادية كانت من جاري طلبة بوم يعني ونشاطات محاولات مهابو جارجار لروشي خميس درت وين تحية العلم جانا فمحاولة أقدم كلمة بنسم شعر بنسم يعني تأثير بوم بشعراء جاراني فحتى وجيشت مرحلة زور مطالعة مش مهبو متابعي شعراء جاران أكردم حتى صالي 2006 كتخرج كردم لما حتى خاني كركوك مجابوم مراسل القناة عراقية دواي أواك تعيين بوم لمعهد فواسم هلال قناة عراقية دس فكر دم لجانب كتابة بلين نسين لقوفا مجلات وجرائد يكم برهمي تشاب كراو يعني مطبوعات يكم كتابة كتاب كر ناوي تشيبو صالي تشمبو مدينة البستان صالي 2012 بو جانا أول تشيبو مقالات بو مجموعة قصائد بو قصائد شعر جانا ديواني دوام صالي 2016 صخب هم من مجموعة قصائد بو خوان باللغة العربية الاسم چونك دراستهم عربي بو جانا يعني دراسة ما تأثير بيها بأمر راسته دواجا كتاب سيم درست كردم أما مجموعة مقالات ومقالات عامة يعني مثلا باس وضعك باس وضعي اجتماعي كان جانا هيك شتي تازها بدستوكو قصائد وكوشت والله مجموعة قصائد نسيمة أما شوار بين الصلبة زجاريم تجميعنا كردم يعني تجميعنا كردو سرقال كتابة كان كاك هاشمي أني خو تجميعنا كردو والله هو سأدا أبو كاك هاشم نسيوة زو نسيمة بالله طبعا أول بمن بلي كسنا يبيني فاخو مان والله نسيمة براستي قصيدة عشق وغزل وشعر ويك جار هجاء إيش نسيمة أي ما شاء الله يا أخو عليك تانك هذا قربان هميشه بيرو خربن بيكو خان أتوانم داوي الشعريك بكم طبعا أكيد دابا هاوكاري او برا موزيسيانا باب تشينا لاي بارتي شعر بدنجي جنابت فرمو ان شاء الله طبعا اما اكيد اهداء ابو هاشم جباري زور باشا فرمو بس بومن بو همويان اهداء بس بتايبت بو تونسي دي فرمو اشواك اللوعه بيض الأيام تمد لي يدا تركت عجاف سنيني داهنت وحدتي بك راودتني عنك لا شك في يومي لا شك في يومي يحير لي غدو لا لغة تزلزل خاطري إني اخترت فيك الفؤاد على الرشد كثيرة هي الليالي الحالكات كم صارعت فيها الكبرياء أتنزه رازحة في الصحراء أفتش عن نفسي فيك يأتيني صوتك يهدهد وجعي بمواويل الحنين وكم ظننت إنك جلمود لا تلين حتى صمتك ما كان يعميني قنوعة أنا بكل شيء إلا فيك أغوص فيك أبني أبراجا من الهيام أخط على بوابة القلب إنك
رجل لا يعقبه فقدان. هنا قصائدك في جيبي تغرد بتسميتي يا طيفي. هنا قصائدك في جيبي تغرد بتسميتي يا طيفي. وأنت شمسي ساعة الفجر، ميعاد لوعة تباغت النسك، يا عابدا تناهى بالنسك. وكم خيال لناسك طاش بالعشق، وكم ليل أدبر، وكم ليل أدبر يؤرق المضجع. دەستەکانت خۆش بێ خات و ئایا شعرێکی زۆر خۆش بەو ئومێدەم ئەم شعرە و سەدان شعری تریش ئیتر پڕبەرهەمبی کتێبی چاپکراوی تازەشت هەبێ ئیشاءالله. جارێکی ترماندونەوی زۆر بەخێر بێ. هەر مایکەکە لای خۆتەوە چینە لای ئەسمەرخان. خاتو ئەسمەر بەخێر بێ. زۆر سپاس. سەرەتا پەیامی خۆت بگەینە لە بەرنامەی شەوچرەوە فەرموو. ئێمان لێرەواڵین دەستان خۆش بێ، بەرنمێکی زۆر جوانە پڕ چێژە، لەشتان ساغ بێ بەڕاستی ئەگەر بێت و مساڵ ئەم بەرنامانە بەردەوام بێ شارەکەمان پڕە بێت لە بەرنامەی جوان و شەوچرەیەکی جوانیشی دیاوێت. هەر بژی بە قوربان. ئێمە شەک و کەناڵی ئاسمانی کەرکووک بەڵێنی ئەوەتانە دەینە ئەوەی لە دەستمان بێ بۆ کللتور و بۆ ئاشتی کۆمەڵایەتی درێغی لە ئێوەی خۆشەویست ناکەین. بەڕاستی کەناڵی کەرکووک بەرنامەی جوانیە، شتی جوانیە، قەت یانی ئەویان نیە بڵین کەم تەرخە من، بەڵام شتی زۆر جوانتر بێ شارەکە پڕش جوانتر. ئیشاءالله بە قوربان. جارێکی ترماندوونەبی زۆر بەخێر بێ بۆ بەرنامەی شەوچرە. خۆش بێ و دەسی ئەم هاوڕێیان و ئەم خاتنە جوانیش دەسی زۆر خۆش بێ، بەرنامێکی جوانی بۆمان پێشکەش کرد، دەسی بۆی خۆش بێ دووبارە. زۆر سپاس بە قوربان بەخێر بێ ماندوونەبی جارێکی تر. خۆشەویستان و ئازیزان درێژە بە بەرنامەی شەوچرە ئەدەین و دوای ئەم گۆرانیە ئەگەڕینەوە لاتان چاوەڕوانمان بن. جوان دیوانت بود صدی ایوانک من بخلامت بود صدی ایوانک من بخلامت بود قربانی دو چاوی جوانت بود وی مردم جوانت بود امان دکتر عمرو چاوم دکتر امان دکتر عمرو چاوم دکتر دردم چرکایا بنو سبون ای قاضی بلی
عشقان دين لا يا دور وديارن عشقان دين لا يا دور وديارن رنگ زرد امان الله لي وبابارن رنگ زرد امان الله لي وبابارن لو مهما كان صاحب يارن لو مهما كان صاحب يارن بدر ديد وبراكم قرفتارن بدر ديد الايها والقرفتارن امان دكتور عمرو تشاوم دكتور امان دكتور عمرو تشاوم دكتور دردم شركايا بنو صبولاي قاضي بلي او كتامركا ويوردم اغلا مركايا دكتور دردم زور گرانا دكتور دردم زور گرانا ستم مردم ايها ورد البجانا ستم مردم ايها ورد البجانا شاري دردم زور اسانا شاري دردم زور اسانا بريشانم امان الله يردر مانا بريشانم بود بمرم يردر مانا امان دكتور عمرو تشاوم دكتور امان دكتور عمرو تشاوم دكتور دردم شركايا بنو صبولاي قاضي بلي او كتامركا ويمردم اغلا مركايا خۆشەویستان و بەڕێزان بەردەوامین لەسەر بڕگەکانی بەرنامەی شەوچەرا ئەچینە بڕگەیەکی تر ئەویش هەم بڕگەی کاری دەستی دەستڕەنگینی و هەم بڕگەی مەتەڵی کوردەواری بەڕێزان ژنی کورد هەمیشە بەوە ناسراو بووە دەستڕەنگین بووە و ئەو ڕۆژهەڵات ناس و ئەو گەڕیدانەی کە هاتوونەتە ئەم ناوچە بە شێوەیەکی گشتی ئەڵێن ملەتی کورد یەکێکە لەو ملەتانەی کە هەمیشە شتی هەناردە کردووە شتی هاوردە نەکردووە ئەوە ئێمە نیمان شت هاوردە بکەین ئێمە هەمیشە شت هەناردە ئەکەین وەوە لەسەر کورد نووسیوانە ئەڵێن کورد لە کلاشەکەی پێوە تا شاڵەکەی بەری خۆی دروستی کردووە دەرمانسازی خۆی دروستی کردووە خواردنەکەیشی خۆی دروستی کردووە ملەتێکی دەستڕەنگین و دەوڵەمەند بویە سڵاو لەو ژنانەی کە لەسەر ڕێچکەی داپیرەکانیان ئەڕۆن لەسەر ڕێچکەی ئەسڵی نەتەوەکەیان ئەڕۆن کە خۆیان دەستڕەنگینن پەنا نابەنە بەر کڕینی شتی حازر و شتی عادی و بێکوالتی ژنی کورد بەوە ناسراوە ئەگەر هەر هیچ نەبێ شتەکانی خۆی فراهەم بکات و دروستی بکە ئەم شەو ئێمە لە بەرنامەی شەوچرا ئافرەتێکی زۆر دەستڕەنگین ژنێکی زۆر بەهرەمەند لەگەڵمان ئامادەیە لە
بەرنامەی شەوچەرە کە خۆی بەڕاستی سەرقاڵ کردووە بە کۆمەڵێک کاری دەستی جوان دەسڕەنگینە دەوڵەمەندە لەو بوارە من جارێ حەزەکەم ئەلێرەوە دانیشم ماشەڵڵا شتەکان خۆ ئەمەنە جوانە نازانم تەماشای کامی بکەم خات و سەحەر زۆر بەخێربی دەستخۆش لێکم بۆ ئەم بەرنامە جوان ماندوو نەبی سەلامەتی زۆر سپاس دەستخۆشی لە ستافی بەرناماکەم و زۆر بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم هەربژی ئێمەش بە خێراتن جەناب دەکەین من سەرەتا پێشەوەی بڕۆینە لە ئەو شتانە حەزەکەم هەر وەکو پرسیارێک لە لام گەڵاڵە بووە تۆ وەکو شتی ئەکادمی دەرچووی ئەم بواری یان ئەمە هەر بە خۆڕسکی و بە حەزی خۆت ئەو شتانە دروست کردووە خۆم بە حەزی خۆمە ڕغبەتم لە ئیشەکە هەیە و لە یوتیوبەوە فێر بووم ئەم هەموو کارانە بڵین جوانە بەڵێ نەچمەتە هیچ دەورێکەوە جوانە بەڵێ ئیتر واتە ینی وەکو ئەکادیمی ئەمەد نەخوێندووە دەسڕەنگینی و ئیتر پرسیارکردن و گەڕان توانم لەسەر ڕسمشم بۆ بنێرن لەسەر ڕسم شتەکان دروست بکەم ماشاء الله دەبا شەبابینە سەر ئەم شتانە وەڵا نازم لە کام و دەست پێگەم یەک لە یەک جوانترە ماشاء الله بە سەرەتا لەمانەوە دەست پێگەین ئەمە چییە خات و سەحەر ئەمە گوڵە حازرە لە بازار ئەمانە یعنی ئەیهێنم خۆم تەرتیبیەکەم و داێنم و ئەتوانم لە نفسی کاتشە بەسەتان ئەم گوڵانە دروست بکەم یاخود بە هین ئەمە هینێکەیە فومە ناوی جوانە بۆش ئەتوانم عینەن گوڵەکان بۆچی بەکاردی ئەمەی سە بۆچی بەکاردی بۆ ئاهەنگ و بۆنەکان جوانە جوانە ئەی ئەمانە چییە ئەمانە زۆر جوان ئەمانە سەر لەیە ئەتوانی قەڵەم وشتی تێ بکەین الله ڕاستەکەی بە تایبەتی بۆ منداڵ لەسەر مێز ئەوەدانی زۆر جوانە دەستەکان خۆشی ئەمە جات جۆرەکەی ئەمە چی پێ ئەمە چنینە بڵێ چنینە جاران پەیمانەوت گڵیم خێتی گڵیم دەبێتە بڵێم بڵێ ئەمەش عینەن هەر وەک ئەوەیە ئەمەش عینەن ئەوەش هەر ئەوەیە ئەوە چنینە ئەوەش چنینە بەڵێ بەس سنارەی تایبەتی خۆی هەیە ئەم ئەوەی دەست سەناریێوانە ئەوەی سەدی پەشمدا بوو لە کاتی بەرنمەیە خەریک شتێک بووی ئەوە شاڵە بەڵێ ئەمە شاڵە دروستم کردووە ماشاء الله ئەدیتخوا اینجا ئەمە خات و سەحەر ئەمە وردبینیە زۆری ئەوێ زۆر ئەوانە سەرقاڵی و کات زۆر زۆر والله ئافرین یاخوا دەست خۆش بێ ئەی ئەمانە چییە ئەمانەشی دەستکرد خۆتە بەڵێ بەڵێ هەمووی دەستکردی خۆمە هیچی بازار نییە الله ماشاء الله اینجا باشە ئەمانە چییە تخوا ئەدەی خاتونە هاوکاریمان بکە ئەمانە چییە بازنگ وشتی وایە ئەمە ئیشی دەستی کچەکەمە لە هەمان کات شاتە لە بەیە ماشاء الله صف پێنجی ابتدایە بڵین یاخوا تەمەند درێژ بێ 11 ساڵە ئەم شتانە دروستەکە بەڵێ خۆم فێریم کرد گومان گیا لەسەر بنجی خۆی ئەڕێ ئەو دایکی ببینێت دەسڕەنگینە ئەویش دەسڕەنگین دەرەچێوانە ماشاء الله اینجا ئەمانە زەنیانە ئیشی وابزانم قرستریشە وانە وردە ئیش وردەکاری زۆر زۆر ئەو زەنگان وەکو ئەم میروانە نییە گەورە بێ بتوانانی بەسەریشی لێ ئەی ئەو کڵاوەت خۆ ئەگەرە و خاتون هاوکاریمان بکە ماشاء الله ئەمانە هەمووی خۆت دروست کرد بەڵێ هەمووی ئەوش دەستکێشەکەیەتی ئەوە دەستکێشەکەیەتی ئەمە تاخمە بەڵێ ماشاء الله ئەی ئەوە تخوا مەبەسمە ئەوە بزانم ئەمە دانێک وا بزانم ئەلیۆ هەڵمان واسیوە ئەوە قاعدەی کلێنسی مەطبەخە بڵین ئەمەش هینە تعلیقین سندانەیتەکەی ئەوەی کە دارەکە لە ناوڕاستیێتە ئەوە کلێنس هەر بۆ یعنی بۆ زیاتر بینەرانی خۆشەویستمان ئێمە ئێستا قاعدی کلێنس هەر هەڵەواسینەواسی تخوا بۆچی شتێکی ئاها کورد ئەوە کوردانە و جوانتریشەوانە بۆچی شتە دەستکردەکانی بازار بۆ خۆمان ئاوا دروستی نەکەین ئەی ئەمە چییە ئەوەش هینی تێکەی سندانەی تێکەی ماشاء الله اینجا هەڵەواسی عفوا ببورە لە قفڵەکەیەوە اینجا ئەمە ئەکرێتەوە سندانەکە ئای ماشاء الله وڵات جوانە یاخوا دەست هەروە ڕەنگین بێت چیترمان هەیە ماشاء الله وڵا خۆ نازانین لە کامەوە دەستی پێ بکەین لە کامە شتی زۆر ترشم هەموو بەسیتر هەرەوە ئەمە چیە خات ئەوە هینە لای دەرگا بڵاندایەنەی هەتاکو دەرگانەخرێ قورساییەکان والله ئەمە جوانترە ماڵانم بینیوە دەبەیان داناوە نازانم اینجا پات لێ هەڵەکەوێوانە ئەمە جوانترە لەوە ئەی والله یاخوا دەست خۆش بێ زۆر زۆر جوان ئەوانش مەدالەی مۆبایلن ئەوانە خوا خاتون گیان هاوکاری مامکە ئەوە ئەی ماشاء الله ئەمانە بەسترێتە مۆبایلەوە بەسترێتە مۆبایلەوە ماشاء الله نمونەت زۆر بێ خۆزگا هەموو ژنێکی کورد ئاوا هیچ نەبێ ئیشەکانی خۆی لە ماڵەوە ئاوا دەبکە باشە ئەلەم شتانە کۆی هەموو ئەم کەرستانی کە جەنابەت دروست کردو من ئەیکەمە پرسیارێ
یعنی ئەگەر بێت و مەسەرەن لایەنێک ئاور لە جەنابەت بداتەوە ئامادەی مەسەرەن کارگەی ئاوا دروست بکەی ژنی تر لەگەڵ خۆتا فێر بکەی بەڵێ بەتەکیید ئێدە باشە ئەوە ئێمە کەناڵێکی ئاسمانیە و خەڵک ئەمان بینێ ئەوە ڕوئەکەمە کامیرەکە دەنگە خەمە پاڵ دەنگی جەنابەت دەئیتر باشتە خۆماڵیەکان زیندووکەینەوە هەمان کاتشا خەریجەی ئەنظیمەت حاسیباتم ئەی ماشەڵڵا دا چەقڵەیەکشی بۆ لێدەن ئەی ماشەڵڵا یاخوا نمونەت زۆر بێ سەلامەتی لە 2010 خەریکی ئەم ئیشم ماشەڵڵا بەڕاست هەر شتی چنین و ئاوا یان شتی تریش دروستەکەی شتی ترش هەرچیم بۆ بنێرن بەڕەسم ئەتوانم درستی بکەم ماشەڵڵا ئیتر کەرەستەکان جیاوازە لە قوماش و لە کوتاڵ و ئێستا حالیان شتی سوفە ئەمەیە خاستەن زۆر گرانە وایە ئیتر بازەکەت نەختێ ناتوانین مەوادەکەی بکڕین جوانە یاخوا نمونەت زۆر بێ نمونەی کچەکەتیش زۆر بێ ئەمری درێژ بێ یاخوا لەسەر دایکی دەرچی ئاها دەسڕنگین بێ خۆشەویستان و ئازیزان هەندێک جار وشەمان نییە گزارش لە جوانیەکان بکەین هەندێک جار وشە دەسەوەستانە من نازانم چۆن گزارش لە ئەم جۆرە ژنانە بکەم بە حەقیقەت دەسڕنگین تێکۆشار یعنی هیچ نەبێ کاتەکەی خۆی ئەوەی بەشتی لابەلاوە سەرفکە دانشێ هیچ نەبێ بۆ ماڵەکەی خۆی ئەم شتانە دروستکە یاخوا نمونەت زۆر بێ تەمەندرێژبی لە کانگای دڵمەوە سەرکەوتنت بۆ خوازم خۆشلێکم بۆ بەرنامە جوانم هەربژی بە قوربانمان دوو نەبی جارێکی تر هەربژی ئەزیزەکەم ئەو مایکەمام دێدێ بام چینە لای ئەم خاتونانە ئێوە خۆتان کپ کردووە و منیش هەک بەکەم زۆری تێدای با لە سەرەتا لە تۆ دەست پێ بکەم ناوی جەنابەت بە کەیفی خۆ شەیما محەممەد خاتو شەیما بەخێر شەوتان باش سپاس بژیت سپاسی خۆتان و کەناڵەکە جوانەکانتان نەکەین بژیت باش من ئێستا بوو ئێوە بڕگێکم ئامادە کردووە بڕگەی مەتەڵ کۆمەڵی زۆر مەتەڵمانایی باوبا پیرانمان حەزەکەم هەم ئێ و هەم با بڵین بینەرانیش جارێکی ترنەوەی تازە بم مەتەڵانە ئاشنا بگەین بە تایبەتی ئێوە لە سەرەتای تەمەنی گەنجێتیتانە ئەو شتە چییە لە کوردەواریە ئەو شتە چییە ئەڵێ ئەم لای گڵە ئەو لای گڵە ناوڕاستەکەی فێنکی دڵە ئەم لای گڵە ئەو لای گڵە ناوڕاستەکەی فێنکی دڵە گۆزەی ئاوە بەڵێ گۆزەی ئاو ئەوە توتت گۆزەی ئاو بزانین خاتون ناوی بەڕێزت ساکار ئەحمەد خات ساکار بەخێر بێ زۆر سپاس ماندوونەبی ئەم بەرنامە جوانەتان لێکم دوای سەرکەوتنتان بۆ خوازم بەرنامەیەکی زۆر بەچێژە زۆر شەوانی ڕەمەزان ساڵانی پار و چەند ساڵش هەموو شەوێک سەیرێن بەرنامەم کردووە هەربژی بە زۆر چێژم لێ بینیوە دڵنیا بن ئێمەش ئەو کاتە هەم من و ئەو ستافەی پشتی کامیرەوە کە ڕەنگە من بزانم چەندێمان دوون بەڵام ئەو کاتی کە ئەبینین یەکێوەک ئێوە لێمان ڕازیە بێ ئێمە هیلاکیمان دەرەچێت هەموو هیلاکیمان ئەوەیە بینەرانی کەناڵی ئاسمانی کەرگوو لێمان ڕازی بن دەستان خۆش خات و ساکار تۆ بۆ مەتەڵەکەمان ئەڵێ ئەم لای گڵە ئەو لای گڵە ناوڕاستەکەی فێنکی دڵە مەبەست لەوە چییە ئەو شتە چییە ئەم لای گڵە ئەو لای گڵە ناوڕاستەکەی فێنکی دڵە شتی تێ بڵێ بە مەزانەی خۆ ئەم لای گڵە ئەو لای گڵە ئێخۆ ئەکیدی سەخات و سەحرە زانێ ئەم شتە جوانە دروستکە ئەو چۆن نازانێ حەوزی نازم بڵێ مەڵا نازانم باشە بەچین لە ئەم خاتونە ئەو مایکە بگرە دەستەوە خاتون ناوت سۆزیار نەشێت خات و سۆزیار بەخێر بی سپاس ئەڵێ ئەم لای گڵە ئەو لای گڵە ناوڕاستەکەی فێنکی دڵە مەبەست لەو شتە چییە کوپەی ئەو کوپەی ئاو خات و شەیماوتی گۆزەوانە تەبیعی بوو هەردووکی ئەبێ هەر شتێ لە قڕ دروست بکرێ وانە ئەم لای گڵ واتە قڕ ئەم لای گڵە ئەو لای گڵە ئێستا ئەو کوپەی پشتانەوە ها هەر چوار دەورەکەی گڵە ناوڕاستەکەی ئاوەکەی فێنەکە ناوڕاستەکەی فێنێکی دڵ لە پشتانی شەو بوو کەوا بێ بۆ خۆتان چەپڵەیەکی قایم لێدەن وەڵامەکەی هەردووکان ڕاست بوو وانە مەبەست لەوە گۆزە ئەبێ شەربە ئەبێ کوپە ئەبێ هەر شتێ لە قڕ دروست بکرێ من دنیایەک خۆشحاڵم بە ئامادەبوونتان بەم شتە جوانانە ومێ دەکەم ژنی کورد هەمیشە ئاوا چاو نەترس بێ هەمیشە ئاوا زیرەک بێ هەمیشە ئاوا دەسڕنگین بێ یاخوا بەخێر بێنم 100 جاری تر درێژە بە کارەکانتان بدەن خۆشەویستان بەڕێزان دیارە میوانەکانم زۆر دەوڵەمەندن و لە هەکبەکەیاندا زۆر شتی تێدایە بەڕاستی من نامێ بچمە کۆتایی هێندە بڕگەکان خۆشە و بەڵامی تر دیارە کاتی بەرنامە هەر ئەوەندە ڕێگەمان ئەدا
بۆیە ئازیزان و خۆشەویستانم لێرەدا و بەم شێوەیە دینە کۆتایی بەرنامەی ئەم جاری شەوچەرەمان بە گۆرانیەکی هونەرمەند دڵشاد سەلاح داودە کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان دێنین ماوەتەوە بڵێم لە کۆتاییە زۆر سوپاس بۆ سەرجەم میوانان ئامادەبوون سوپاسێکی تایبەتیش بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنمەیەکی تر و چەند میوانێکی تر ڕێز و سڵاوی براتان شێروان کەرکووکی بفەرمونون سپاردەی خۆشی و کامەرانی بن کوردستان ئاوادان خواتان لەگەڵ Balay mın paştan babırım balay lay biyanay var vay.
حسرت يكبى بمرم من ينخل يروي هاري كرا قاري يا إيشان خلانا يا جماردم هاري كرا قاري يا إيشان خلانا جا جماردم جا وياشتو وينو خاليك نديم باب مرم وينك خالي توي عزيز يا تاقد يا ما يغيا جوانا يا فلك الرقصة لما يا زردانا جادوري ياران تاقد جادوري ياران باب مرم دقبا بمرم فرارم كردنا هاري كرا قار يا إساقي يا إساودشين عزيزار يا وهر أما دقولان سرچشان دقولان سرچشان باب مرم دق باب مرم جنة ويسر وي نمان 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 دقبا من بمرم يا وقت نبرن